گەرمبوونی کەشوهەوای گۆی زەوی یان پەنگ خواردنەوەی گەرما دیاردەیەکە کە هەڕەشە لە جیهان دەکات و خودی مرۆڤ بەرپرسیاری یەکەمە لە ڕوودانی. مرۆڤ لە ڕێگەی بەکارهێنانی تەکنەلۆژیا و کەمکردنەوەی سەوزایی و فراوانکردنی ناوچەکانی نیشتەجێبوونیەوە وای کردووە گۆڕانکاری لە کەشوهەوادا دروست ببێت و هەوای سەرڕووی زەوی ڕوو لە گەرمبوون بکات بە شێوەیەک کە تەنانەت ساوەڵی ناوچە بەستەڵەکەکانی هەردوو جەمسەری گۆی زەوی بە شێوەیەکی بەرچاو تواونەتەوە. لێکۆڵینەوە زانستیەکان دەریدەخەن لە ساڵی 1950ەوە تا ئەمڕۆ چالاکیە مرۆییەکان بە ڕێژەی لە سەدا 95 هۆکاری بەرزبوونەوەی پلەی گەرمای گۆی زەوین. مەترسی هەرە گەوری ئەو دیاردەیە واتە پەنگ خواردنەوەی گەرما، دروستبوونی شەپۆلی گەرمای بەهێز و وشکە ساڵی و لافا و زریانە، چونکە ڕێژەی گازە دەرپەڕیوەکان لە بەرگە هەوای چواردەوری گۆی زەوی زیاد دەبن. غازە دەرپەڕیوەکان لە بەرگە هەوادا تیشکی خۆر هەڵدەمژن و ناهێڵن ئەو گەرمیی سەر زەوی کە بەهۆی تیشکی خۆرەوە دروست دەبێت زەوی لێی ڕزگار ببێت و بچێتە بۆ شای ئاسمانەوە، بەڵکو سەر لە نوێ بۆ سەرڕووی زەوی دەگەڕێتەوە. غازەکانیش بریتین لە هەڵمی ئاو و دووەمۆکسیدی کاربۆن و ئەکسیدی نایترۆجین و میسان و ئۆزۆن و پێکهاتەکانی کلۆرۆفلۆر کاربۆن. گۆڤاری نیو ساینتیستی زانستی هۆشداری ئەوەی داوە کە لە ئێستادا پلەی گەرمی لە جیهاندا بە شێوەیەک بەرز بۆتەوە کە زاناکان بە مەترسی و هەڕەشە بۆ سەرتاسەری گەردوون ناوی دەبن. گۆڤارەکە باسی لەوە کرد بە بەراورد بە سەدەی 19 پلەی گەرمی زۆر گۆڕاوە، لە ئێستاشدا لە قۆناغی یەکەمی گەرمبوونی گەردوونداین. بەگەشتن بە قۆناغی دووەمیش کاریگەری مەترسیدار لەسەر جیهان دروست دەبێت. سەرچاوە زانستیەکان باز لەوە دەکەن گەرمبوونی ئاو و هەوای جیهان کاریگەری خراپ لەسەر کەرتی کشت و کاڵ و گرانبوونی خۆراک و تەندروستی مرۆڤ بە تایبەتی پیر و منداڵ دروست دەکات و چەندین جۆرگیان لەبەریش لەناو دەچن. هەروە کار دەکاتە سەر بڵاوبوونەوەی نەخۆشی کە تێکچوونی خۆراک بەهۆی گەرماوە یەکێک دەبێت لە هۆکارەکانی. ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست ساڵانە بەرزترین پلەی گەرما تیادا تۆمار دەکرێت کە هۆکارەکەی کاریگەری نزمە پاڵەپەستۆی زەریای هیندیە لەسەری لەگەڵ بێپلانی حکوومەتی ئەو وڵاتانە بۆ کەمکردنەوەی کاریگەری ئەو دیاردەیە. بەپێی راپۆرتێکی حکوومەتی ئەمریکا ڕێژەی لە سەدا 57 ڕێژەی گازە گەرمە دەرپەڕیوەکانی جیهان لە وڵاتە تازە گەشە سندووەکان دەردەچن و هەریەک لە چین و هیندستانیش بەرپرسیارن لە پیسبوونی 1 بۆ 3 پێکاتەکانی غازی کاربۆنی دەرپەڕی و لە سەرتاسەری جیهاندا. هەروە راپۆرتی لیژنەی نێودەوڵەتی گۆڕانکاری کەشوهەوای سەرمەنەتەوەگرتوەکان ڕایگەیاند لە سەدەی ڕابردوودا پلەکانی گەرما لە جیهاندا بە ڕێژەی لە سەدا 8.5 بەرز بووەتەوە. زانایانی بواری کەشناسی ساڵی 2010 وەک گەرمترین ساڵ لە مێژوودا تۆمار کردووە. لە ساڵانی ڕابردوودا چەندین کۆنگرە لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردی پەنگخواردنەوەی پلەکانی گەرما لە جیهاندا بەستراون. بڕیاریشە لە مانگی کانونی یەکەمی ئەم ساڵدا کۆنگرەیەکی نوێ لە شاری پاریس ببەسرێت کە بە وتەی لۆران فابیۆس وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕێگری هەیە بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی مێژووی بۆ ڕێگرتن لە گەرمبوونی کەشوهەوای گۆی زەوی کە ئەویش پابەند نەبوونی هەندێک وڵاتە بە خاڵەکانی ڕێکەوتنەکە. کاروان شێخ موحسین NRT